الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. رزان خوشحال لتفسير سورة الفلق وهلها الناس بخزمتهم بقاموا بما بس رزان دي خواي قوله ويوادان ويأسسود الورمين إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الفلق. بەخۆشەویستان دیارە ئەو دوو سوورەتە وهروها لەگەر سوورەتی ئیخلاسی کەلوانەی ڕابردوو کەمێک لە خزمەتی وەستاین. ئەو سێ سوورەتە دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتانەی کەوا ویستی بنوی لە ناو دەستی مبارەکی ئەو سێ سوورەتەی خوێندیە سێ جاران ئەوجە بە هەموو لاشەی خۆی داهینایە. وهروها لە دوای نوێژەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سێ سوورەتەی خوێندیە. ئیتر دیارە ئەهەمیەتی ئەو سوورەتانە دیارە بە تایبەتی لە ناو هەموو سوورەتەکان گرنگیان زیاترە. وەکو ابن القەیمیش ڕەحمەتی خوای دەربارەی سوورەتی الفەلق و سوورەتی ئەنناسدا دەفەرمیتن حاجەت و پێداویستی خەڵکی لە بۆ ئەو دوو سوورەتە ئەوە لەوەی پێویستیان زیاتر بەو دوو سوورەتە هەیە لەوەی کەوا پێویستیان بە نان و ئاو و هەوادا هەبی. بەڵێ ئەوجا ئەو دوو سوورەتە قل ئەعوذ برب الفەلق و قل ئەعوذ برب الناس خوای گەورە سوبحانه وتعالى فێرمان دەکا خۆمان بدەینە پەنای خوای گەورە لە هەموو ئەو شتانی کەوە دەبیتە مایەی ئێش و ئازار لە بۆمان. ئەوجا لە سوورەتی الفەلق واتە زیاتر ملاحەزە دەکەی ئەو شتانەی ئەو ئازارانەی کەوا لە دەرەوەی ئینساندا لە بۆی دێ. و لە سوورەتی ئەنناسیشدا زیاتر خوای گەورە سوبحانه وتعالى فێرمان دەکا خۆمان بدەینە پەنای خوای گەورە لە دژی ئەو شەڕەی کەوا لە ناو داخلی خۆمان کەوا شەیطان یەجری من بەنی ئادەمە مەجرە الدەم کەواتە لە ناو داخلی خۆمانەوە هێرشمان لۆ دەینیتن. ئیتر خوای گەورە لە خلال ئەو دوو سوورەتەدا فێرمان دەکاتن کەوا کوو خۆمان بدەینە پەنای خوای گەورە لە هەموو شەڕ و ئازارێکی داخلی و خارجی. بەڵێودا لە سوورەتی الفەلقدا دەفەرمی قل بڵێ یا رسول الله و بڵێ هەموو ئیماندارێک قل ئەعوذ برب الفەلق بڵێ خۆم دەدەمە پەنای ئەعوذ واتە ئەلتەجی و ئەعتەسیم واتە خۆم دەدەمە پەنای ئەو پەروەردگاری کەوا پەروەردگاری الفەلقە. الفەلق واتە پەنا دەگرم بەو خوایی بەو پەروەردگاری کەوە پەروەردگاری الفەلقە واتە الفەلق زۆربەی مفەسرین بە بەرەبەیان لێچێت دەنەوە و هەندێک لە مفەسرین دەفەرمون هەر هەموو مەخلوقات هەر هەموو کەون و بوونەوەر پێ دەگوترێت الفەلق لەبەرەوەی خوای گەورە خالقی ئارد و ئاسمانەکانە فالق الحب والنوايا وفالق الإصباح. إثر الفلق وكوت ما هندك هر دفرمون تنها بربيان وهروها زور بشي دفرمون الفلق بمعنى أو كونبون ولا هموي كات خوم ددم بناي أو پروردگاري كوا پروردگاري همو بون ولا وياخد پروردگار أو پروردگار كوا بربيانيان دينيتنو بو بيانيي كوا ديهيني تاريكاي شو لا دبا من شر ما خلق خۆم دەپارێزم و خۆم دەدەمە پەنای خوای گەورە سوبحانه وتعالى لە شەڕی هەموو شتێکەوە خوای گەورە خەڵقی کردیە. ئەو شەڕێکەوە دەدرێتە پەنا مەخلوقەکە ئەگەر نافی ذاته لە قەدەری خوای گەورە شەڕ نییە بەڵام شەڕ لە دەدرێتە پەنای مەخلوقەکە کەوا خوای گەورە لە بە حکمتێک کەوا خالقی هەموو شتێکە لە زمانی وانە خەیر و شەڕە. ئیتر ئەو شەڕ دەدرێتە پەنای مەخلوقەکە ئەگەر نا خوای گەورە سوبحانه وتعالى وەکو خەلق وەکو قدرەت و وەکو تەقدیری خوای گەورە هیچی شەڕ نییە بەڵام دەدرێتە پاڵ مەخلوقەکە. ئیتر لە شەڕی هەموو مەخلوقێک کەوا شەڕی تێدایە خۆم دەدەمە پەنای خوای گەورە سوبحانه وتعالى خۆم دەدەمە پەنای خوای گەورە هانا دەبم بەر خوای گەورە لۆ ئەوەی کەوا لە شەڕی هەموو مەخلوقێک بمپارێزی کەوا شەڕی تێدایە. ومن شر غاسق إذا وقب. ئیتر لە دوای ئەوەی بەگشتی فەرمووی فێرمان دەکاتن بەوەی کەوا خۆمان بپارێزن بەو زاتەی کەوا ئەو زاتەی کەوا ڕەب الفەلقە لە شەڕی هەموو مەخلوقێکەوە کە شەڕی تێدا و بە تایبەتیش چەند شەڕێک لەوانە خوای گەورە جودا دەکاتەوە. من شر غاسق إذا وقب کەواتە لەو شەڕەی کەوا لە شەو ئیجاد دەبی کاتێک کەوا شەو دێ إذا وقب واتە کاتێک کە شەو دێ بە تاریکاییەکەی کاتێکەوە دخول دەکا و داخلی ئەو بەشەی سەر ڕووی زەوی دەبیتن کاتێکەوە معلومە زەوی لایەکی بەرامبەر ڕۆژە ئەو کاتەی ڕۆژە و بەرامبەرەکەی کەوە پشتی لە ڕۆژە لەو حاڵەتەی شەودادێ. ئیتر خۆم دەپارێزم لەو شەڕێکەوە بە شەو کاتێکەوە تاریکایی دادێتن
بە تاریکاییەکەی ئەو پارچەی لەسەر ڕووی زەویدا دەپۆشتن وەکو معلومە دیارە شەویش شەڕی تێدا بە تاریکایی شەو ئەوانەی ئەو مەخلوقانەی کە شەڕیان تێدا لەو حاڵەتەی جوولە جوول دەست پێ دەکەن هەتا وەکو معلومە کەسێکەوە دزی دەکات زیاتر بە شەو دزی دەکاتن کەسێکەوە دەیەوێتن شتێکی نامەعقول و خراپ بکات زیاتر بە شەو تاقیبی تاریکایی شەو دەکات و هەروە هەتا زیندەوەر و ئەوانەی کەوا زیانیان هەیە بە شەو زیاتر ئەو زیانە دەگەینن بەوەی کەوا خوای گەورە تەقدیری کردیە ئەگەر ئیزنی خوای گەوری لەسەربی والحاصل خۆم دەپارێزم دەدەمە پەنای خوای گەورە بە تایبەتی کاتێکەوە شەو بە تاریکاییەکەی دێ و دەنیشی لەسەر ڕووی زەوی ومن شر النفاثات في العقد وخۆم دەپارێزم دەدەمە پەنای خوای گەورە لە شەڕی ئەو ئافرەتانی کەوا فوو لە گرەیەکان دەکەنواتە ئەو ئافرەتانی کەوا ساحرن لێردا النفاثات هەندێک لەم فەسرین دەفن لەبەرەوەی زۆربەی ئەوانی کەوا بەو شێوەیە سحر دەکەن ئافرەتن و یاخود نەفاثات لێ بە جەمعی مؤنەث هاتیە لەبەر ئەوانەی کەوا ساحرن نەفسەکانیان پیسە کەواتە لێردا نسبەتەن لە بۆ نەفس کەوا مؤنەثە کەواتە باڵێن ژن و پیاو دەگریتەوە بەو تەفسیرەی من شەڕ النەفاثات والحاصل خوای گەورە فێرمان دەکات کەوا خۆمان بپارێزن بە خوای گەورە سوبحانه وتعالى خۆمان بدەینە پەنای خوای گەورە لە شەڕی ساحیرەکان کەوا یەک لە نیشانەکانی سحرکردنیان یاخود یەک لە ئەو نیشانە ظاهیرەی کەوا لە هەموو ساحرێک هەیە ئەوەی کەوا چەندگرەیەک لێ دەداتن لە داوێک و ئەو چەندگرێژ ئەوجا فووی لێ دەکاتن و ئەو شتانە دەخینیتەوە لەسەر ئەو گرەیانە و فووی لێ دەکاتن کەوا هەمووی کەلیماتی سەحریە و هەروەها خۆی دەداتە پەنای شەیاطینەکان و بە یارمەتی شەیاطین ئەو سحرە دەکەن لە کەسانێکەوە بیانوێ زەرەری پێ بگەینن ئیتر بە چ شێوەیەک خۆمان لەو سحرە بپارێزن کەوا شتێکی مادی نیە بەڵکو معنەویە تەنها بۆی خۆمان بدەینە پەنای خوای گەورە سوبحانه وتعالى ومن شر حاسد إذا حسد وهروە خۆم دەدەمە پەنای خوای گەورە لە شەڕی ئەو کەسەی کەوا حەسوودی هەیە ئەگەر بیەوێ حەسوودی بکە کەواتە لێر دەفەرمێ من شەڕی حاسدین نەک هەموو حاسدێک چونکە حاسد هەیە حەسوودی هەیە لەناو دڵ و دەرونی بەڵام حەسوودیەکە دەرنابڕی و ئەو حەسوودیەی ناکاتە کردەوەیەک و تەمەنای لابردنی ئەو ناز و نیعمەتە ناکات لەو کەسێکەوە حەسوودی پێدەبا بەڵام ئیدا حەسەد ئەگەر ئەو کەسەی حاسیدە لەناو دڵ و دەرونی حەسوودی هەیە و حەسوودیش دەبا بە خەڵکی کاری لەسەر دەکا ئەوجا بەو شێوەی تەمەنای لاچوونی ئەو ناز و نیعمەتە دەکا و هەولی لابردنی ئەو ناز و نیعمەتەدا لەو کاتە شەڕێکی لە پەیدا دەبێت کە ئەویشیان شەڕێکی معنەوی و شەڕێکە نادیارە بە هیچ شێوەیەک ناتوانانی خۆتی لێ بپارێزی مەگەر خوا بتپارێزی سوبحانه وتعالى کە بەڕاستی دیارە مەسەلەی حەسادەتیش وەکو تەجروبەش لە ناو خەڵکی دیارە کە بە فعلی شەڕی حەسوودی چەندە لە ناو خەڵکی ئەوجا هەیە تەنها بە چاو ئائینە وەکو مەشهورە بۆیکەوە هەیە حاسیدە بۆی نەفسەکەی حەسوودی دەبە هەندێک هەیە تەنها بە چاو ئائینە هەر چاوەکەی سوبحان الله هەر شتێک ببینیتن کەوا پێی جوانبی ئەوە وەکو بڵێ شتێشی لێ دەردەچی لەو چاوە و تااقەتێک و تیش کێشی لێ دەرچکەوە زەرەر بەو کەسەی دەگەینیتن ئەگەر خوای گەورە ئیزن دەسەر بیتن ئیتر خوای گەورە فێری کردین بۆیکەوە خۆمان بدەینە پەنای خوای گەورە لە شەڕی هەموو حاسیدێک کە لە زەمنی وانە ئائینیش دەگریتەوەتە ئەوەی کەوا بە چاو پیسە و ئاخود ئەوەی کەوا نەفسی پیسە ئەگەر بیەوێ حەسوودی بکە ئیتر هیچ هێز و توانە و دەسەڵاتێک نەبت پارێزی مەگەر ئەڵڵا نەبی سوبحانه وتعالى لە سوورەتی ئەناسیش خوای گەورە فێرمان دەکا کە خۆمان بدەینە پەنای خوای گەورە بەو ناوانەی کەوا قل ئەعوذ برب الناس بڵێ خۆم دەپارێزم بە پەروەردگاری خەڵکی ئەو پەروەردگاری کەوە پەروەردگاری ئینس و جن و مەلایکەت و پەروەردگاری هەموو مەخلوقینە بەڵام بە تایبەتی لێرە خوای گەورە سوبحانه وتعالى فێرمان دەکا بڵێن برب الناس ئەو پەروەردگار کەوا پەروەردگاری خەڵکی لەبەرەوەی ئێمە لەناو خەڵکدا دەژین ئیتر قازانج و زەرەرمان لەگەڵ ئەو خەڵکەیە لێ خۆت بتە پەنای ئەو خودایکەوە پەروەردگاری ئەو هەموو خەڵکەیە خالقیتی مالکیتی رازقیتی خۆت بدە پەنای ئەو خوایە سوبحانه وتعالى کەوە هەموو شتێکی لەو بوونەوە لە بەردەستە و بە تایبەتی ئەو خودایە کەوە رب الناس پەروەردگاری هەموو خەڵکیە بەگشتی مەلیک الناس ئەو خودایکەوە سوبحانه وتعالى مەلیکە ئەو خودایکەوە پادشایە ئەو خودایکەوە ئەوامر و فەرمانەکانی ئەو جێبەجێ دەبێت ناو ئەو بوونەوەری کە بەخۆی خەڵقی کردیە بەڵێ ئەو ناسە و ئەو خەڵکەیکەوە خوای گەورە بەخۆی خەڵقیانی کردێ و بەخۆشی بەڕێوەیان دەبا مڵکی ئەوەن ئەویش ڕزقیان دەدا هەر فەرمانەکانی خوش جێبەجێ دەبێت لەسەر بەندەکانی خوا سوبحانه وتعالى ئیتر ئەو خودایە مەلیکە
و فەرمانەکانی ئەو مەلیک و پادشایش جێبەجێ دەبی لەناو ئەو بوونەوەرە ئیتر خۆت بدە پەنای ئەو خودای سوبحانەهو وتەعالا کە ڕەبە و مەلیکە و ئیلاهی الناسیشە کەوە پەروەردگاری ڕاستەقینەی ئەو خەڵکەیە. بەڵێ ئەو خەڵکە پەروەردگاری دیکەیان هەیە، ئەو پەروەردگارانەی کەوا بەناحەقن ئەوەی لە خوار خوای گەورە دەپەرسترێن بەناحەق، بەڵام پەروەردگاری حەق معبودی بە حەق تەنها الله سبحانه وتعالى ئەو خودایش کەوا ڕەبە خالقە مالیکە مدەبیرە و ڕازقە، ئەو خودای کەوا مەلیکە کە فەرمانە قەدەریەکانی ئەو جێبەجێ دەبی، هەر ئەویش شانی ئەوەی کەوا معبودی ڕاستەقینە و حەقە کەوا خەڵکی هەمووی بیپەرستن، بۆی کەوا بە ئەوامیرە شەرعیەکانیشی هەر ئەو پێویستە بپەرسترێ و هەر ئەو پێویستە بەندەکان ملکەتی بن بەو پەڕی خۆشەویستی و هەروەها بەو پەڕی ملکەتی هەر فەرمانێک لەلایەن خوای گەورە پێیان دەگا پێویستە بڵێن سەمیعنا و ئامەنا و ئەطەعنا من شر الوسواس الخناس. تەماشاکە لەو لە سوورەتی ئەلفەلەق خوای گەورە بە یەک ناو لە ناو پیرۆزەکانی خۆی فێرمان دەکە خۆمان لەو چەند شەڕێکەوە لە سوورەتی ئەلفەلەق خوای گەورە ئاماژە پێکرد خۆمان پارێزین، بەڵام لە سوورەتی ئەنناس بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە ڕەبی الناس مەلیکی الناس ئیلاهی الناس بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە خۆمان بدەینە پەنای خوای گەورە بەو سێ ناوە لێی پاڕینەوە لە یەک شەڕ ئەویش چییە؟ من شر الوسواس الخناس، کەواتە ئەو شەڕی ئەو شەیطانی کەوە خوای گەورە لێردا ناوی دەبا بە ئەلوەسواس الخناس، ئەو شەیطانی کەوە وەسواسە زۆر وەسوەسە دەکا، لەبەرەوەی هەر لە لەفزی وەسوەسە تکراری تێدا کەواتە جار لە دوای جار وەسوەسە دەکا، واز لە ئینسان ناینی بەرەو خراپەی دەفع دەکا، بەڵام خەناسیشە. خەناس واتە بزر دەبی خۆی دەشاریتەوە، بەڵێ وەسوەسە دەکا هەر کاتێک ئەو ئینسانە لە غەفلەت دابی بێ ئاگابی لە خوای گەورە، بەڵام خەناسە کاتێکەوە ذکری خوای گەورە دەکا، ئەو ئینسانە زۆر بەهێزە کاتێکەوە خۆی داتە پەنای خوای گەورە و ذکری خوای گەورە دەکا، شەیطان ناوێری لێ نزیک بیتەوە. لە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئیمامی عومەری دەفەرموو هەر ڕێگایەک دەگریە بەر ئەوە شەیطان ناوێری بەو ڕێگایەشدا بێت، دۆ لەبەر ئەوەی کەسێک بوو بە ذکری خوای گەورە بە قووەت بوو ئیتر خوای گەورە ناو لە شەیطان دەنێ ئەلوەسواس الخناس، کەواتە شەڕی ئەو وەسواسی خەناسە هەموو شەڕەکان کە بەلایەکەوە وەکو لە سوورەتی فەلەق باسی کرد، شەڕی ئەو وەسواسی خەناسەش بەلایەک خۆمان دەدەینە پەنای خوای گەورە بە سێ ناو لە ناوە پیرۆزەکان تاوەکو لە شەڕی ئەو شەیطانە بمان پارێزی کە ئەلوەسواسی الخەناسە زۆر وەسوەسە دەکا، بەڵام هەر کاتێک کە ذکری خوات کرد زۆر بزر دەبی و زوو بزر دەبیتن. بەڵێ ئەوجا وەصفی دەکا الذي يوسوس في صدور الناس، بەڵێ ئەو ئیبلیسەی يوسوس في صدور الناس ئەو وەسواسی خەناسەی کەوە وەسوەسە دەکا لە ناو سینجی خەڵکی، لە ناو سینجی خەڵکی، وەکو لەو قەولە ئیبن عەباسدا هاتێکەوە شەیطان جاثم على قلب ابن آدم، واتە وەکو بڵێ لەسەر چۆک دانیشتە لەسەر دڵی بەنی ئادەم کەوا لە ناو سینجیتی، ئیتر هەر کاتێک بێ ئاگا بوو ئەوە وەسوەسەی دەکا، هەر کاتێک ذکری خوای گەورە کرد بزر دەبیتن. ئیتر بەڵێ وەسوەسەی شەیطان لە ناو دڵ و دەرونی خەڵکیە و لە ناو سینجیتی ئەوجا خوای گەورە تەعمیمی دەکاتن، بەڵێ وەسواسی خەناس ئەگەرچی ئیبلیسیشە بەڵام من الجنة والناس، ئەو وەسواسی خەناسە بەڵێ لە جن ظاهران زیاتر لە جنە و لە شەیطانە و لە ئیبلیسە، ئەوجا لە ئەتباعی ئیبلیس، ئەوجا لە ناسیش لە خەڵکیش لە بەنی ئادەمیش کەسانێک هەنە وەکو لێرە و لە جێگای دیکەش خوای گەورە لە سوورەتی ئەلئەنعامدا دەفەرمی شەیاطین الئینس والجن، بەڵێ شەیطان هەر وەکو لە جن هەیەکەوە بە سەرکردایەتی ئیبلیسە، بە هەمان شێوە لە ئینسیش هەیە لە بەنی ئادەمیش هەنە شەیاطینن، ئەوجا پەیوەندیشیان لەگەڵ یەکتری هەیە وەکو لە سوورەتی ئەلئەنعامدا دەفەرمیتن یوحی بعضهم إلى بعض زخرف القول غرورا، بەڵێ وەحیش لە بۆ یەکتر دەنێرن بە قسەی ڕازاوە و ئەو باتیلەی کە هەیتیان دەیڕازێننەوە. ئیتر لێرەشدا دەفەرمی خۆت بدە پەنای خوای گەورە لە شەڕی شەیاطینی ئینس و جن کە وەسوەسەت لە بۆ دەکەن لە بۆ ئیشی خراپ، بەڵێ ئەوەی شەیطان وەکو معلومە یەجری من بەنی ئادەم مەجرە الدەم، وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی لەگەڵ خینی دەسوڕێتەوە، ئیتر بەو شێوە وەسوەسەی دەکا لە ناو ناخ و دڵ و دەرونی، و دیارە شەیاطینی ئینسیش بە هەمان شێوە وەکو ڕەفیقی خراپ وەکو ڕەفیقی سوء کەوە ئەویش دێتن هانی ئینسان دەداتن، هانی ڕەفیقەکەی داتن ئەگەر خۆی تەسلیم بکات بۆی ئەوە هەموو کارێکی خراپی پێ ئەنجام بداتن، ئیتر هیچ شتێک نییە، هیچ قووەت و هێز و دەسەڵاتێک نییە بمان پارێزی لە شەڕی وەسواسی خەناس ئەوجا لە جن و لە ناس، ئەوجا لە هەموو شەڕەکانی کەشکەوە لە سوورەتی فەلەقش خوای گەورە ئاماژەی پێکرد ئیلا ئەو ڕێگایەمان لە پێشە کەەوە خۆمان بدەینە پەنای خوای گەورە. ئێمەی ئینسان هیچ ڕێگایەکمان لە پێش نییە، خۆمان بپارێزین لە دنیا و لە قیامەت
تەنها بۆی خۆمان بدەینە پەنای خوای گەورە سوبحانەه وتعالى تەنها زیکری خوای گەورە بکەین خۆمان بەهێز بکەین بە زیکری خوای گەورەکەوە بەڕاستی قەڵغانێکە کاتێکەوە دەستیە ناوی پارێزراو دەبی لە هەموو شەڕێکی خارجی و داخلی. ئیتر لێرەدا دەگەینە کۆتایی تەفسیری سوورەتی فەلەق و سوورەتی ئەنناس و لێرەشدا گەیشتنە کۆتایی ئەو بەرنامەیە بەگشتی لە تەفسیری ڕۆژانە کە لە سوورەتی ئەلکەهفەوە دەستمان پێکرد بە مدەی 3 ساڵ و 3 مانگ والله ئەعلەم بە فەزلی خوای گەورە گەیشتینە کۆتایی سوورەتی ئەنناس. لە خوای گەورە داواکارین کەوە ئەو جوهد و ئەو کارە لەگەڵ ئەو هەموو کەم و کورتکەش کە تێیدا خوای گەورە بە فەزل و ڕەحمەتی خۆی لێمان قبول بکاتن و هەروەها خوای گەورە میزانی حەسەناتی من و هەروەها ئەو بیسەرە خۆشەویستانێکەوە لەگەڵمان بوون لەو تەفسیرە بیکاتە میزانی حەسەناتی ئەوان و میزانی حەسەناتی ئەوانیشی پێ قورس بکە ئینشاء الله تعالی. و لە خوای گەورە هیوادارم و داواکارم لە خوای گەورە ئەو شتەی کەوا تێیدا باس کرا پێش هەموو کەسێک بەخۆم ئەو جەدوایە بیسەرانی بەڕێزیش سوودمان لێ وەرگرت بیتن بیکەینە عەمەل تاوەکو ببیتە حجە لە بۆمان ڕۆژە قیامەت والعیاذ بالله نەوەک ببتە حجە لەسەرمان. و هەروەها پێویستە دەستخۆشیش لە کارمەندانی رادیۆ بکەم کەوا بە درێژایی ئەو مدەی کەوا خەریکی ئەو تەفسیرە بووینە خوازای خێریان داتەوە کەوا خەریکی تەزیلکردن و خەریکی پەخشکردنەکەی بووینە بەبێ ئەوەی کەوا تەقسیری تێدا بکەن. خوای گەورە تەوفیقیان بکە لە بۆ بەردەوام بوون لە خزمەتکردنی ڕاگەیاندنی ئیسلامی. ئیتر لە کۆتاییدا دەڵێن سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.